سڵاو مامۆستای بەڕێز، بۆچی لە پۆلی 12 قوتابی لەسەر کتێب ناخوێنێت و گرنگی پێ نادات؟ ئایا مەلزەمە باشترە لە کتێب؟ زۆر سپاس لە بۆ پرسیارە گرنگەی. بەڕاستی پۆلی 12 یەکێک لە کێشەکانیان بەکارهێنانی مەلزەمەیە. سەرەتا دەبی ئەوەی بزانین ئەمە کەوا پرسیار لە وزاری لەسەر کتابی دادەندرێ نەک لەسەر مەلزەمەی، لەبەر ئەوەی زیاد لە مەلزەمەیەکەیە. خۆ ئەو کەسێک کە پرسیاری دادەنێ نازانی مەلزەمەی کامە مامۆستای بەکاربینی و لە کامە مەکتەبی. زا لەبەرەوە لە وزاری پرسیار لەسەر کتابی دێتەوە. باشترین شت لە بۆ قوتابی پۆلی 12 ئەوەیە کەوا لەسەر کتابی خۆی بڕواتن، کتابی منهەجی مەکتەبی. بەڵام ئەگەر هاتوو هەر حەزی کرد کەوا مەلزەمەی بەکاربینی، دەبێ ئەو مەلزەمەی بەکاربینی کەوا یەکەم هیچ بابەتێک لە بابەتەکانی کتابی لێ تەرک نەکرایە، واتە کورتکراوە نەبی، کامل منهەجی کتابی تێدابی. تەنها چی کردبی؟ ڕوونکردنەوەی دابی لەسەر بابەتی کتاب، لەو بابەتانی کە لەو کتابە هەیە ڕوونکردنەوەی لێدابی. دوو، فێرە پرسیاری هەڵبژاردننی کردبن، لەبەرەوەی لە وزاری پرسیارەکانی هەمووی هەڵبژاردنن. سێ، فێری پرسیاری چیان بکە، چۆنێتی حەلکردنی پرسیاری وزاری چەند ساڵە. ئەگەر نامەلزەمەیەک بە مانای کورتکراوە بە مانای ئەوە بێکاندێ بابەتی فڕێدابی، بەڕاستی زەرەرێکی زۆر بە قوتابی دەگەینیتن. هەروەها خاڵێکی تر سەبارەت بەکارهێنانی مەلزەمە، دەبی قوتابی بزانین، دەبی ئەو مەلزەمەیە بەکاربینی کە مامۆستا لە مەکتەبی خۆی پێدەرێ. کامە مەلزەمە باشە مامۆستا؟ ئەو مەلزەمەیە باشە کە مامۆستایەکە دەست لە بۆ شەرح دەکا. مەلزەمە هەیە باشە، بەس کاتێ مامۆستایەکە لە مەکتەبێکی ترە لە بۆ قوتابێک کە شەرحی دەکا، ئەوە لە بۆ تو هیچ ئیستیفادەی نییە، لەبەر ئەوەی ڕوونکردنەوەکەی مامۆستا لە بۆ مەلزەمەکەی گرنگە. لۆیە دەبی ئەو مەلزەمەیە بەکاربینی کەوا مامۆستایەکەی خۆت وانەکەت لۆ لەسەری شەرح دەکا. هەروەها خاڵی سێمی زۆر گرنگ سەبارەت بە مەلزەمەی قوتابی دەبی پابەندبی بە مەلزەمەیەکی دیاریکراوە. بەکارهێنانی چەند مەلزەمەیەک زیاد لە مەلزەمەیەک جگە لەسەر لێ شێوانی قوتابی، دوو، جگە لە کات کوشتنیەکی زۆر، سێم جگە لە شڵەژان لە بۆ دروستکردنی هیچ چارەسەرێکی هیچ سوودێکی پێناگەینیتن. لۆیە هیواداری قوتابی زۆر وریابی لە کاتی بەکارهێنانی مەلزەمە لە ناچاری نەبی بەکاری نەهینی، کە بەکارشی نادەبی زۆر بە شێوەیەکی زیرەکانە و بە شێوەیەکی ژیرانە بەکاری بهینی. بە هیوا سەرکەوتن لە بۆ هەموو قوتابیانمان.